پلە دوی یانەکانی کوردستان ئەنجام دران. ئەمڕۆ یەکەم ڕۆژی یاریەکان بوو کە تێیدا لە پارێزگای هەولێر یاریەکان دەستی پێکرد. مەخموور بانجامێکی گەورە لە هێرشی بردە و زانکۆی گیانی سەرکەوتنی بەسەر چۆمانی میوانی تۆمار کرد و تەقتەق و سنووریش یەکسان بوون. یاریەکانی خولی پلە دوی کوردستان بۆ تۆپی پێ لە سنووری پارێزگای هەولێر دەستی پێکرد و لە هەفتەی یەکەم سێ یاری بەڕێوە چوو لەسەر یاریگای خۆی زانکۆی جیهان میوانداری چۆمانی کرد و لە خولەکی 19 حەمزە خضر گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ خاوەن ماڵ تۆمار کرد. لەگەڵ بوونی چەند هەوڵێک بۆ هەردوویانە سەرنجام یاریەکە هەر بەم ئەنجامە مایەوە و زانکۆی جیهان یەکەم سێخاڵی خولەکەی وەرگرت. لەسەر یاریگەی بەحرکە هێرش میوانداری مەخمووری کرد. لە نیوە یەکەم مەخموور بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک پێشکەوت. هەریەکە لە ئاکۆ جەمال و عەلی جەمال 2 گۆڵەکەی مەخمووریان تۆمار کرد و ڕامیار جەنگینیش تاکە گۆڵەکەی هێرشی تۆمار کرد. لە نیوەی دووەم یاریەکە مەخموور 4 گۆڵی دیکەی خستە سەر ڕێژەی گۆڵەکانی لە خولەکی 54 سەمیع ئەمیر و لە خولەکەکانی 64 و 76 سوار کاوە 2 گۆڵ و دوا گۆڵیش کارزان ئەزەدین لە هێرش بە هەڵە لە خۆیانی تۆمار کرد و یاریەکە بە 6 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی مەخموور بە کۆتا هات. ئینشاءڵڵا لە یاری داهاتوودا هەڵەکان هەور دەدەین چاپ بکەینەوە. سەبارەت بە دۆڕانەکەش بەڕاستی دەیخەمە سەر شانی خۆم، ئەمن ئەوەی دەخەمە سەر ئەستۆی خۆم دۆڕانەکە لەبەرەوەی هێلی بەرگری بە شێوەیەکی گونجاو نەبوو، بە شێوەیەکی ڕێک و پێک و تەنزیم نەبوو لە ناو ساحە و ئەوەی کە ڕوویدا لە ناو یاریگادا لە بێسەروبەری هێلی بەرگری بوو. گۆلەکانمان زیاتر بەو شێوازە خوار ئەگەنا لە هێلی پێشەوە زۆر ڕازیم و دەستیان خۆش بی لە هێلی ناوەڕاست و هێلی پێشەوە هێرشەکانمان زۆر بوو، دەرفەتی زۆرمان لەدەستدا لە جێمی یەکەمدا 3 دەرفەتمان لەدەستدا، لە جێمی دووەم نزیکەی 5 دەرفەتمان لەدەستدا. ئێمە هەر دەرفەتێکمان لەدەستدا لەولای گۆلمان دەخواردەوە لە بەرامبەر. سپاس بخوا ئەم ساڵ یانەکەمان یارزانی خۆماڵی گشت یارزانەکانی مەخمورن. سەرەڕای ئەوە ئێمە لە قەیرانێکی قوڵی دارایی داین بێ پاڵپشت، ئیدارەی شاریش پاڵپشتمان نییە، بەڵام خۆڕسکانە ئەو یاریزانانەی مەخموری شانیان دایتە بەر و بەهیمەتی خۆبەخشان توانیمان تیپێکی ڕێک لە مەخمور کۆ بکەینەوە دروست بکەین. ئەوەش نەتیجەی تیپەکەمان وکە ئەمڕۆ لە ناو یاریگا 6 بەیەک بردمانەوە. گشت یارزانەکان یارزانی مەخموری بوون، من دەستخۆشیان لێ دەکەم، زۆر سپاسیان دەکەم. ئینشاءڵڵا لە ئاستو لەو نەتیجەش بەردەوام دەبین. یاریەکی دیکەش تەقتەق و سنوور لە کۆیە بێگەیشتن و یاریەکە بە 3 گۆڵ بۆ هەر لایەکیان و بە یەکسانی بە کۆتا هات. بەمەنجامە دوای کۆتایی هاتنی هەفتەی یەکەم مەخموور و زانکۆی جیهان بوونە خاوەنی 3 خاڵ، تەقتەق و سنووریش خاڵێک و هێرش و چۆمانیش بێ خاڵن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.